هەرجار و بابەتێک دەبێتە نیگەرانی بۆ عێراق کە ئایا لەو شەڕە هەرێمیەی کە لە ماوەی ڕابردوودا هەڵگیرساوەتەوە دەگلێت یان نا تا ئێستا کە بەشێک لە گروپەکانی بەرەی مقاومە و چەکدارانی عێراق هێرشەکانیان بۆ سەربەرژۆندەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی ڕاگرتووە، بەڵام ئێستا حوسیەکان بوونەتە سەرێشە بۆ عێراق و ئەگەری ئەوە هەیە کە هێرشی سەر عێراق بکرێت لەبەر کردنە ئامانجی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لەلایەن حوسیەکانەوە. من لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لەسەرم بابەتە بەڕێز دکتۆر حەمید کیفایی، توێژەری ئەکادمی و شارەزای سیاسی وڵاتانی عەرەبی و هەرێمی لە لەندەنەوە لەگەڵم دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24ی. ئایا ئەگەری هەیە کە ئاگری شەڕی یەمەن بگاتە عێراق؟ تحياتي لكم وللمشاهدين. بینەران زۆر سپاس. ڕاستیەکەی ئەگەرەکە ئەگەرێکی کراوەیە دەکرێتەوە ئاگرە بگاتە عێراق لە حاڵەتێکدا ئەگەر حکوومەتی عێراقی هەڵسوکەوتێکی باشی نەبێت، ڕەفتارێکی باش نەکە لە بەرامبەر ئەو ڕووداوە سیاسیانەی لە نێوخۆی عێراقدا دەگوزارێن، بە تایبەتی ئەگەر نەتوانێت لە نێوخۆدا گروپە میلیشیا چەکدارەکان ئەوانەی کە بە فەرمانی وڵاتێکی دیکە کار دەکەن زڵاو بکات ئەو لایەنانەی کە دەیانەوێت زیان بە عێراق بگەێنن لە ڕێگەی دەسوەتانی سەربازی لە کاروباری وڵاتانی دیکەدا. حکوومەتی عێراق ئەگەر بتوانێت بارودۆخ لە نێوخۆی عێراق کۆنتڕۆڵ بکات و ئەگەر بێت و وەکو حکوومەت پابەندی ئەو یاسایە نێودەوڵەتی و دابوونەریتیانە بێت کە پێوەستن بە دراوسێتی بە دڵنیاییەوە عێراق دەتوانێت خۆی بە دوور بگرێەوە، دەتوانێت پارێزرا بێەوە ئەو ئاگرە بە عێراق نەگات. ئەمە بابەتێکە دەبێت حکوومەتی عێراقی یەکلای بکاتەوە، دەبێت بشزانێت وەکو حکوومەت کە بارودۆخەکە لەسەر ئاستی جیهان مەترسی دارە. هەر جوڵەیەک بکەیت کە دیراست بۆ نەکردبێت، بە دوواداچوونت بۆ نەکردبێت، زیانی زۆر گەورە بە عێراق دەگەێنێت و ئەو زیانەش ناکرێت چارەسەر بکرێت. دوجار تەنیا بە چارەسەرێکی هەنووکەی لە عێراق ئەگەر پەیوەندی خۆمان لەگەڵ ئەمریکا باشتر نەکەین، ئەگەر بێت و گروپە چەکدارەکان لەسەر ئاستی نێوخۆی سەڵاو نەکەین، بە دڵنیاییەوە عێراق زۆر باشە دکتۆرەوەی کە لەم پەیوەندیدا عێراق تا ئێستا کردوویەتی داخستنی چەند بارەگایەکی حوسیەکان بۆ لە عێراق و ناردنی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق بۆ سەنعا بۆی کە ئەم شەڕە لە خۆی دوور بخاتەوە. ئایا تەنها بەمە دەتوانێت کۆنتڕۆلی حوسیەکان و گروپەکانی بەرەی مقاومە و چەکدارەکانی ناو عێراق بکات بۆی کە تێوە نەگرێت لەم شەڕە هەرێمیەی کە تا ئێستا تا بەردەرگای عێراق هاتووە؟ نعم بإمكان الحكومة العراقية بەڵێ حکوومەتی عێراقی دەتوانێت ئەم گروپانە کۆنتڕۆڵ بکات، چونکە بەشێک لەو گروپانە ڕاستەوخۆ پەیوەندیان بە دەوڵەتەوە هەیە، بەڵام هەڵسوکەوتەکانیان لە دەرەوەی هەڵسوکەوتی دەوڵەت و لە دەرەوەی یاسایە. ئەمە شتێکی ڕەتکراوەیە. دەبوایە حکوومەتی عێراق ئەم گروپانە ماوەیەکی زۆر لەمەو پێش پابەند بکات و زڵەویان بکات بەوەی کە دەبێ ملکەتی یاسای عێراقی بن، ملکەتی فەرمانەکانی حکوومەتی عێراقی بن. ئەم گروپ و میلیشیانە ئەگەر بێت و حکوومەت شکست بێنێت لەوەی هارمۆنیایان کۆنتڕۆڵ بکات و نەتوانێت جموزۆڵەکانیان ڕێک بخاتەوە، بە دڵنیاییەوە دەبنە هۆکاری ئەوەی کە ڕەفتارەکانیان بە مەترسی لەسەر باشە. دکتۆر پێت وایە عێراق دەتوانێت کۆنتڕۆڵیان بکات لەبەرەوەی لە ماوەکانی ڕابردووشدا زۆر ڕەخنە لە دەسەڵاتدارانی عێراق دەگیرا کە ئەوان نەیانتوانیوە جڵەوی ئەم گروپانە بکەن و لە دەرەوەی دەوڵەت ئەوان خەریکن چالاکی دەکەن و خەریکن بە فەرمانی دەرەوەی عێراق ئەجوڵێنەوە. ئایا ئەم سەرێشەیە جارێکی دیکە بۆ عێراق سەر هەڵئەداتەوە؟ بەڵێ ئەم گروپە چەکدارانە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ئێرانەوە هەیە، دەبێت ئەومان لەبەر چاو بێت. ئەم دۆخێکی ساغڵم نییە و پێچەوانەی بەرژەوەندی دەوڵەتی عێراقیە، حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقی کە ئەو توانایان هەیە بۆ ئەوەی ئەم گروپانە لە ڕووی مادیەوە لە ڕووی سەربازیەوە شکستیان پێبێنن و کۆتاییان پێبێنن. ئەگەر بێت و کودەتا بکەن ملکەس نەبن، دەبێ هەموو دامەزراوەکانی عێراق تەواوی لایەنەکانی دیکە پابەندی ئەو یاسایە بن کە لە عێراقدا هەیە. ئەگەر تۆ پابەند نەبی باڵنیاییەوە دەبێ هێزی سەربازی لە دژیان بەکار بهێنرێ و بە زەبر ملکەس بکرێن. حکوومەتی عێراقی توانای زۆر گەورەی لەبەردەستدایە، بێگومان دەتوانێت ئەمانە کۆنتڕۆڵ بکات. بە هیچ شێوەیەک دروست نییە کە بڵێن حکوومەتی عێراقی ناتوانێت. حکوومەت دەتوانێت، شیانی هەیە، بەڵام دەبێ ویستی هەبێ و کارەکە بکات. دەتوانێت ئەم گروپانە کۆنتڕۆڵ بکات، دەتوانێت نووسینگەی حوسیەکان دابخات لە عێراقدا بەشێک لە گروپە چەکدارەکان. نەدەبوایە لە بنەڕەتەوە بۆیان بکاتەوە. عادل عەبدولمەهدی
لەسەر ئاستی نێودەوڵەتی و عەرەبی کەسێکی قوڵکراو نییە نابێ هیچ ئەرکێکی پێ بسپێدرێ کە پەیوەندی بە عێراقەوە هەبێت لەگەڵ ئەوەشدا من پێم وایە حکوومەتی عێراقی دەبێ سیاسەتی نێودەوڵەتی بە دروستی بخوێنێتەوە ئێستا وا دەردەکەوێت هیچ ئاماژەیەک نییە کە لە عێراقدا کەسێک دەخوێن ئەو سیاسەتە دەخوێن زۆر باشە دکتۆر ئەگەر باسی سیاسەتەکانی ئەمریکا شوکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکایەتی ترەمپ ئایا لەم کاتەدا ئەوە بژاردەیە لە بەردەم ترەمپدا کێرشی بارگاکانی حوسی یا ملیشیاکان لە عێراق بکات لەلایەکی دیکەشەوە سەر هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن کە لەگەڵ ئێران ئەیانەوێت بەنێوبژیوانی هەندێک لایەن دانوستان بکەن ئەم دوو بابەتە پەیوەندی بەیەکەوە هەیە چی ڕوودەدا؟ گروپەکانی حوسی هەڕەشەیان لە ئەمریکا کردووە هەڕەشەی هێرشکردنە سەر کەشتیە سەربازی و بازرگانیەکانیان کردووە بۆیە ئەم هەڕەشەی لەگەڵ خۆی هێنا کە بریتی بوو لە گورزێکی ئەمریکا مەگەر ئەم گروپانە چاوەڕێی چی دەکەن تۆ هەڕەشە لە ئەمریکا بکەیت لە سەردەمی نوێدا دەبێ هەموو گروپە چەکدارەکان ملکەتی دەوڵەت بن یەمەن تاکو ئێستا بەهۆی پشێویەوە دەناڵێنێت چونکە ئەم کۆمەڵە کەسەی لەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی دانی پێدانەندراوە شەرعیەت لە ئێمن بە تەواوی ون بووە ئەم گروپانش نە لەگەڵ دەوروبەری هەرێمی نە لەگەڵ یاسای نێودەوڵەتی نەگونجاون کەواتە دەکرێت لە هەر ساتێکدا بێت هێرشی زیاتریان بکرێتە سەر بە تایبەتیش لە کاتێکدا کە هەوڵ دەدەن دەسوەردان لە سیاسەتی وڵاتانی دیکە بکەن دەسوەردان لە وڵاتانی دیکە بکەن ئەنساڕوڵای حوسی ئەگەر بەڕاستی گرنگی بە یەمەن بدەن ئەگەر لە سوارچەوەی دەوڵەتی یێمەن لە نێو سنووری یێمەدا مامەڵە بکەن لەو ساتەدا وڵاتانی دیکەش کاریان بەوان نیە دەسوەردان لە کاروباری ئەوان ناکەم بەڵام ئەوانن کە هەڕەشە لە کەشتیە بازرگانی و سەربازیەکانی وڵاتانی زلهێز دەکەن ئەمریکا وڵاتێکی زلهێزە گروپێک کە بە تیرۆریست ناسێنراوە چۆن دەتوانێت بە چ پێودانگێک سیاسەتی نێودەوڵەتی ئەمریکا بگۆڕێ و هەڕەشە لە ئەمریکا بکەوە دەیەوێت ئەمریکا بێتە ژێرباڵی ئەوان ئاما شتێکە قابلی قبول نییە. بەڵێ بەڕێز دکتۆر حەمید کیفایی توێژەری ئەکادمی و شارەزای سیاسی وڵاتانی عەرەبی و هەرێمی سپاس لە لەندەنەوە لەگەڵمان بووی.